من بۆ خۆم لە ساڵی 1970 کە شەربی ئەندامەتی کۆمەڵەمەگرت پێش شەیدبوونی شەید ئارام لە جێگەیەک شەید ئارامان بینی ئەو سێ کە جێمە یەکێک لەوانە کە بەرپرسی ئەو شانەی ئێمە بوو کە هەبوو لە ماڵی ئەوان لە گوندێک نزیکی سلێمانی بە اختیفا شەیداران لێ ئێمەی بان کردوەگوی ئەندامی کۆمەڵە بی ئەندامی کۆمەڵە برادێک پرسیاری لێ کرد داخەوە برادەرە ئێستا نەماوە ساڵی پار کۆچی دوایی کرد بە نەخۆشی کۆرۆنا وتی باشە ئێمە تازە گەورەترین جوڵانەوەی کوردی بەڕێبەرادی مەلا مستەفای بەرزانی تێک چووە ئێستا ئێمە چۆن نەتوانین مەسەلا بە تەقەتەقێکی چەکێک پەیدا بکەین یان شتێک پەیدا بکەین ئەبێت تاسیری چی بێ بەرامبەر بە ڕژێمێک کە لەوپەڕی بە قوڵتیاتی و هەموو ئیمکانیەتە سەربازیەوە وەڵامی شەیداران ئەوە بوتی لا بە پێچەوانەوە عەفو خەبات توێکۆشانی ئێمە هەم بۆ مەوسوولکردنی ڕژێمی عێراقیە هەمیش بۆ ڕێخستنی خەڵکی باشووری کوردستانە بۆ پشتگیریکردن لەو خەبات تێکۆشانەی کە لە باکووری کوردستان سەری هەڵداوە سەر هەڵئەدات ینی پێشەکەوی بۆ بە ئاگابوونێک لەو مەسەلانە هەبوو کە ئیتر ڕاستە خۆیان ناڕاستەخۆ بەڵێ من تەنیا شتێکە من گرنگ ببینم وتەی شەیداران بۆ کە بڕوا متمانەی بە خەباتی باکووری کوردستان زۆر بووە و ئاواتی وە بۆ ڕۆژ لە ڕۆژان ڕێخستنەی ئێمە بتوانێت هاوکار و پشت و پەناگ بۆ دەستەیەک بۆ خەباتی تێکۆشانی گەلی کورد بۆ پارچەکانی تری کوردستان